جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری دووەم گفتووەکەین لەسەر ئایندەی عێراق لە چوارچێوەی گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە لە عێراق ڕوودەدا لە دیاریکردنی سەرۆکوەزیرانە هەرچیەکە لە دابەشکردنی پۆستەکان لە ڕووداوە سیاسیەکان لە هەژمونە جیاوازەکانی وڵاتان لەسەر عێراق هەمیشە دەوترێ کاریگەری وڵاتانی دراوسەیە کاریگەری وڵاتانی زلهێزە عێراق خۆی هیچی پێ ناکرێ هیچ دەسەڵاتێکی نییە و هیچ سیادەیەکی نەماوە تەنها چاوەڕێی یەکلاییکردنەوەی پەیوەندی نێوان وڵاتانە بۆی خۆشی هەناسەیەکی بەرکەوە بتوانێت جوڵەیە بکە ئەمە تا چەند ڕاستە و عێراق لە ناو ئەم هەموو ململانی لە ناوچەکە هەیە بە دەوڵەتێکی فشەڵی لاوازی لەرزۆکەوە دەتوانێت چی بۆ خۆی بپچڕێ و چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکە ئەمە گفتوگۆکانی تەوری دووەمانە بێت لەگەڵ بەڕێز دانا بەهادین چاودێری سیاسی کاک دانا بەخێربی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاگارانتیان کاک دانا ئەوەی کە باسم کرد یعنی ئەمە بەسەر عێراقدا بڕاوە تەواو دەست لەوە بشوین کە چی وڵ هەندێک وڵاتی دراوسێ وڵاتی زلهێزەیە بڕیاری لێنەدا و قسەی لەسەر نەکاو یەکلای نەکاتەوە و ڕێک نەکەوێ عێراق ناتوانێت هەنگاو بنێ ئەمە بڕاوەتەوە لە بەدبەختی عێراق بەڵێ باش ئەبێ ئێمە سەیری مۆقعی جیۆپۆلیتیکی عێراقین وایە تورکیامان هەیە و ئێرانمان هەیە سووریاش نابود بووە بەدەست موامەراتی ئیقلیمیەوە ناکرێ وەکو ڕقەمێکی کاریگەر لەسەر عێراق باسیکەی ڕاست ئەبێ ئەوە بزانین کە تورکیا سعودیەشمان هەیە لە سعودیە بە هەمان چەشن سعودیەش بە هەمان چەشن ئەویش بۆ خۆی قوتبێکی گەورەی حرەکەی سوننەیە و ئەوانەی کە لە ناو عێراقان کەم نین سونەن و خۆیان بە خەڵکی سعودی ئازان یعنی ئەوەنەی کە خۆیان بە عێراق سعودین عێراقی ئەوانەی کە لە عێراقان ئەوەنەی کە سعودین ئەوە عێراقینین بەڕاستی ئەبێ ئەگەر مساعدە بفەرمووی من تۆزێک ورتر بچمە ناو دیتۆڕی باش معادلە ئیقلیمیەکەوە ئێمە تورکیایەک هەیە دراوسێمانە تورکیا کە ئەبینین ئەردۆغان ئەو وەهمەی کەم نییە وەهمێکی کەم نییە کە ئێستا ئیش لەسەر ئەوەکە چۆن ئیمپراتۆرەتی عوسمانی زیندوو بکاتەوە ئەبینین پەلە کوتێ بە وڵاتە عەرەبیەکان پەلی کوتیەوە بۆ ناو سووریا بەوازەحی لە ناو سووریا هێزی هەیە و نفوسی هەیە و ئەرزی بەدەستەوەیە لەولاوە قوربان سەرنێ شوێنم پەلاماری ملە کوتێ بەرەو یەمەن لەولاوە ملی کوتاوە بەرەو لیبیا لە لیبیا کۆمەڵێک مەشاکلی هەتا نێودەوڵەتیشی هەیە هەنی مشکلی لەگەڵ ئەڵمانیایە لەگەڵ فەڕەنسایە باشە و تووشی دەمەقڕەیەکی گەورە بووە لەگەڵ میسرا و ئێستا شەڕی تورکیا لەگەڵ میسرا لە ناو لیبیایە بەشێکی تری لێوە محاوەلا کات کە خەیاڵە سیاسیەکەی ئەردۆغان تموحە سیاسەکەی کە لە ناو وەهمی ئیمپراتۆریەتاژی ئیش لەسەرەوەکە کە تا ساڵی 2023 شتێک کرد لە یادەوەری سیاسی تورکیا و ئەردۆغان هەماوەتەوە کە ئەویش بریتە لە چی بریتە لەوەی کە لە 2023 ئیش لەسەرەوە بکا کە ویلایەتی موسڵ بگرێتەوە کەواتە ئێمە دراوسەیەکمان هەیە ناوی تورکیایە جەبەروتە و پەلە کێشێ بە وڵاتە عەرەبیەکان و ئەوە شوێن پێی خۆی قایمکە بە سیستمی سەڵتەنەی عوسمانی مەعاملە لەگەڵ ئەم منتیقەیەکە و بەشێکی حەساسی عێراق بە ئەرز و بە ئاوی و بە خەڵکیەوە بە نفوسی خۆی ئەزانێت بە نفوسی سیاسی خۆی ئەزانێت حتمما ئەمە ڕەنگ بێ هەر تورکیا خۆشی لە بەرامبەر بە ئەردۆغان هەر بە تەنها ئەردۆغان نییە سراکتەری چەری تورکیا هەمان مەعامەلاکە بۆ نمونە داود ئۆغڵۆ کە منشەقی ئەردۆغانە مشکلەکەی لەگەڵ ئەردۆغان ئەوە نییە کە تەوەسوعەکات مشکلەکەی لەوەیە ئەبێ ئەردۆغان کە بەرەو لیبیا ڕوا احترامی جەزایر بگرێ و عیلاقەی لەگەڵ تونس خۆشکا و چۆن لەگەڵ فەڕەنسا ئێستا خەریکی مفاوەزاتی سیاسی لەگەڵ ئەڵمانیاشا لەگەڵ ئیتاڵیشا خلافی فکری و یعنی بۆ نمونە مەسەلەن هینیان هەیە ئەو کابرایان هەیە داود ئۆغڵۆ ئەو بەو شێوەیە مەعامەلاکە کەمال ئۆغڵۆ قسە لەسەرەوەکە ئەڵێ ئەم کابرایە بۆچی لەگەڵ ئیماراتە بینی تێک چووە تورکیا کە لەگەڵ سعودیە بینی تێک چووە لەگەڵ ئیماراتە بینی تێک چووە تەئسیرێکی خراپی ئیقتصادی لەسەر ئێمە دروست دەکات عەلی باباجان کە خلافی هەیە لەگەڵیان بە هەمان شێوەڵیان پیاوە
تقریبا لە مەیالە زیاتر بەلای ئیسلامیە و هەوڵیا و ئەلمانیەتی لەبیر کردووە. هیچ کات لەسەر مستەوای وەسەڵی سیاسی لە ناو تورکیایە خلاف لەسەر ئەوە نەبووە کە لە خەیاڵدانی سیاسی خۆیانە بە ئەخلاقیاتی ئیمپراتۆریەتی عوسمانی مەعاملە بکەن، کەواتامە بۆ خۆی لە داهاتووە موسیبەتێک دروستەکە و لە ئێستا موسیبەتی دروست کردووە بۆ عێراق کابینی مەشاکلی باش. بەشێکی ترمان هەیە بم بورە ئەگەر درێژەی کێشابێت پێوترێ ئێران. ئێران بە واضحی دیارە لەم منطقەیان نفوس و اعتیباری هەیە. بە هەمان چەشن ئەو عێراقی کە دروست کرا بەداخەوە لە 1920 ئینگلیزەکان دروستیان کرد و لە 2003 ئەمریکیەکان دروستیان کردەوە بە هاوکاری هەمومان، عێراقیان دروست کرد بەس عێراقیان دروست نەکردەوە. یعنی شتێک نییە کە خەڵکێک نییە خۆی بە عێراقی بزانێ. ئەبینین مەسەلەن بەشێکی زۆر لە خەڵکیش لێرە لەژێر تاسیری سرد نەیەشێنم لەژێر تاسیری سیاست و هەیمەنی ئێرانیایە و لە ئێستا ئیش بۆ واکە ئێران چۆن پەلی کوتاوە لە سووریا نفوس و اعتیباری هەیە، لە یەمەن دەور و تاسیری هەیە لە ڕێگای حوسەکانەوە. ئێستاش محاولاتی تازەی ئەوەیە کە لە ناو عێراقا لە دەوروبەری ئەنبارە حیزبوڵڵای عێراقی بەکاربێنێت وەکو هێزێکی ئێرانی بۆ کۆنتڕۆڵکردنی سنووری سووریا، لوبنان، عێراق. و ئەم کۆنتڕۆڵکردنە هەم کۆنتڕۆڵکردنێکی عەسکەریە بێ، هەم کۆنتڕۆڵکردنێکی سیاسیە و هەم کۆنتڕۆڵکردنی تیجاریشە و ئیسفادە لە سەرەواتی ئەرزی ئەو منطقەیەکەن کە لە ئەمبار کە منطقەیەکی زەنجینە لە ڕووی سەرەواتی ئەرزیەوە. و جگە لەوەی کەوا پەلیشی کوتاوە ئیسفادەی لە شیعەکانی وڵاتانی خلیج کردووە، ئیسفادەی لە شیعەکانی وڵاتێکی وەکو قەتەر کردووە، ئیسفادەی لە شیعەکانی وڵاتێکی وەکو کۆیت و سعودی و هەموو هەتا دوایی کردووە. ئەمیش ئیشی فراوان خوازیەکە. عێراق کەوتووەتە بینێکەوە کە نەتوانێت لە ئاستی پێویستە لە ڕاستیە کاکدانا، یعنی دەکرێت ئێمە گلەی لەوان بکەین یا گلەی لە عێراقەکان بکەین؟ خۆی لە ئەسڵا عێراق خۆی ئەمە بنیەتەکەیەتی تەقسیم بووە لەبەرەوەی تەقسیم بووە بەسەر شەڕی دوو شەڕی زۆر سەرەتانیە. شەڕێکیان شەڕی تائیفیە، شەڕێکیان شەڕی نەتەوەییە. لەبەرەوەی من جارێک عەرزی جەنابتم کرد وابزانام لە مقابلەیەکە بوو بە پێی نظامی سیاسی ئەم دەوڵەتی عێراقی کە تەشکیل بووە دەوڵەتێکی سروشتی نییە، دەوڵەتێکە لە ئەنجامی دروستبوونی ئیتیفاقێکی دیفاکتۆی سیاسەتی نێودەوڵەتی سەردەمی کۆڵۆنیالیزم دروست بووە بۆ ڕاگررتنی تەوازن کە لە علمی سیاسەیە بە دەوڵەتە ناسروشتەکان ناشرینتر لەوە مستەلەحێکەیە پیانەوترێت دەوڵەتە زۆڵەکان دروست ئەکرێن بە شێوەیەکی ناسروشتی. لەبەر ئەوە ئیفرازاتەکانی بریتیە لەوەی کە هەمیشە وەکو لە تۆزێ لەمەوە پێش ئەرزم کردی تەماشا ئەکەی چ ئێران بێوێ سیاستکە لەم منطقەیە و چ تورکیاش بێوێ سیاستکە خەڵکەکەی دابەشە بن بەسەر مۆدێلی سیاسی ئەم هەیمەنانەیە. لەبیرمان نەچێ سیاسەتی نێودەوڵەتیش بە هەمان شێوە تەعاملەکە. باشە، من ویستم ئەو ینی سیاسەتە نێودەوڵەتەکە لە ڕێی ئەمریکاوە باس بکەین. لە دوای خۆپیشاندانەکانی عێراق، لە دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی بە ورتر بیڵێم، یعنی زۆر بەزەقی باز لە هەژموتی ئەمریکی لە عێراق کرێ، باز لەواکرێ کە چیتر عێراق تەنها و تەنها ئەمریکیەکان بەڕێوە بن. ڕاستە تەداخلی وڵاتانی دراوسێ هەر دەبێ، بەڵام ئەوەی کە دواتر دوجار بڕیارە یەکلاکەرەوەکان دەدا ئەمریکایە. گەیشتوین بەو قۆناغا ئێستا عێراق وایە ئەمریکا و هێزەی هەیە لە عێراقیان ماوە. خۆی پرسیارەکەی جەنابە ئەگەر بشیکەین بە وەڵامیش بەشێک لە ڕاستی تایە، یعنی ئەرزێکی ڕاستەقینەی سیاسیە لە منطقەکەیە. بەڵام ئەمریکا بمانێ نەمانێ عێراقی بۆ دوو شتەوێ. ئەوەڵەن سیاسەتی ئەمریکی سیاسەتێکی کاوبۆییە، شتێک نییە بە ناوی مەعامەلەکردن لەگەڵ دەوڵەت. جاری وایە لەگەڵ شخصی شایکە. مەسەلەن چۆن لە تورکیایە یەکسەر ڕاستەوخۆ لە ئەمریکاوە پەیوەندیکرا لەلایەن ترامپەوە پەیوەندیکرا بە مەزلوم کۆبانیەوە. مەزلوم کۆبانی کە سیاسیەکی عەسکەریە بەبێەوەی موافقەتی دەوڵەتی سووریا وەرگرێ بەبێەوەی جۆ بە تورکیا بە، یعنی شتێک نییە بە ناوی لە چاوی ئەمریکیەکانە لە قۆناغی ئێستاە شتێک نییە بە ناوی دەوڵەتی عێراقیەوە. بۆی هەیە کە
مبادرە و مکاشەفە و محاورە لەگەڵ هێزی سیاسی شابکە بە بێ چاوەڕوانکردنی دەوڵەتی عێراقی یا حکوومەتی عێراقی ڕاستتر بڵین لەگەڵ حکوومەتی عێراقیە وە بینیشمان ترامپ هاو سەردانی هێزە سەربازیەکانی خۆی کرد بەڕاستی حکوومەتی عێراقی بێ ئاگا بوو یعنی هیچ ئیستیقبال نەکرا کت و پڕ هاو دووشتی لە عێراقەوێ یەکەم ئەوێت کە مووقف وەربگرێت عێراق وەکو ئیدارەی سیاسی وەکو هێز مووقف وەرگێ بەرامبەر بە ئەو تەشەنەکردنەی کە ئێران هەیە دووهەم بۆستێتەوە بەرامبەر بە حرەکەی داعش وە لە ناو ئەم وەستانەوەی هەم بەرامبەر بە تەیاری شیعی کە ئێرانە و هەم بەرامبەر بە حرەکەی داعش مەساڵحی خۆی بپارێزیێ بەڵام لە حاڵێکا کە دانوستانەکەن ئەمریکا خۆی بە ئەمریکایە ینی خاوەنی اعتیباراتی عسکەریە لە منطقەکەیە دانوستانەکە ئەوە نییە کە عێراق متەطەلباتی بەرامبەر بە ئەمریکا هەبێ بەڵکو دانوستانەکە بریتە لە چی بریتە لەوەی کە ئەمریکیەکان ئەجێندای خۆیان فەرزەکەن بەسەر عێراقیەکانە جاروبار عێراقیش ئەم پیاچونەوەی بەڕێکەوتناوی استراتیژی ئەمریکی عێراقیە پیاچونەوەی بە متەطەلباتی و داواکارەکانی ئەمریکا پیاچونەوەیە دایرێکتلی پیاچونەوەیە بە متەطەلباتەکانی ئەمریکا ئەمریکا دوو مەترسێ بینێ لەم منطقەیە چۆن محاولە بکە حاجزێک دروستکە لە بەرامبەر بە ئێران باشە چونکە چونکە ئێستا ئێران وا تەسەورەکە لە ناوم هاوکێشەیە وردە گەشاکە و حیزبوڵڵی تەحریکەکە و تەبلیغەکە و تەرویجەکە کە بێن لە ئەو سنوورانەی بۆ پارێزێکە تۆزێ لەوە پێش باسم کرد بەڵام دیارە ئەسباب هەیە یەکێک لە ئەسبابە جدیەکان کۆرۆنا بووە وە داعشیش وردە مەفارزی لەنا ئەو بۆشایە سیاسیە خەریکە دروست دەکاتەوە بۆ ئەم دووشتایە لە پێناوی منفعەتی اقتصادیە عێراق بەم شێوەیە معامەلاکرێ لەگەڵ ئەو لەلایەن ئەمریکاوە محاولات هەیە ینی بەشێکی زۆری خەڵک ئەم مۆدێلێ لە سیاسەتی ئەمریکی پێ قبوڵە بەڕاستی یعنی لەلایەکەوە هەیمانەی شیعی نەمێنێ لەلایەکەوە سونەی متەطەرف و سەلەفی نەبێتە موشکیلەی سیاسی چونکە لەبەرەوەی خەڵک لە عمقی ئەزمە ئیقتصادەکانایە کازمی لێرەیە محاولەکە چی بکە کازمی لێرەیە محاولەکە تەوازن ڕابگرێ انفتاح بکە بەرامبەر بە سیاسەتی ئەمریکی چونکە ئەو دەردە تائیفیەی کە لە عێراقا هەیە عێراقی بەرەو کارەسات برد نەک بەرامبەر بە قەیران عێراقی خستە ناو مەساتی سیاسیەوە لەبەرەوە زۆرترین محاولە کات کە انفتاحی سیاسەتی ئەمریکی بکە بۆ چی بۆ بە هەمان چەشن هاوکاری بێ سەربازێکی جدی بێ بۆ تەحجیمکردنی حرەکەی شیعی و وەلائی هەبێ بۆ شارعێک کە پێوترێ شارعی عێراقی و خەڵک مۆزاهەراکە و محاولە بکە لە ڕێگای سیستمێکی تەکنۆکراتیە و مەشاکلەی اقتصادەکان چارەسەر بکە ئەمە بەچی بە تەنها بە خۆی ناکرێت وەکو ئێستا بینین UN هاتۆتە ناوەوە UN هاتوتە ناوەوە و وەزیری خارجی فەڕەنسیش هات و جەنابیانی بینی و لێرەش هەرێمی کوردستانی بینی لەسەر ئەوە ناوەستن جارێکیکە کە عێراق بەم پرژ و بڵاوی و تەقسیمە مەزهەبیە بمێنێتەوە یان تەقسیمە نەتەوەییە بمێنێتەوە محاولەکەن زۆرترین جوو دەکەن کەوا هێزێکی کۆنکرێتی پتە و دروست ببێت لەمپەر بێ لە بەرامبەر بەم تەتەورە مەزهەبیە مشکلە مەزهەبیانە یەک دوو مشکلەی بینی هەرێم و عێراق چارەسەر بکەن زوو بگەنە نەتیجە ئەو دانوستانانەی کە بە بەردەوام عێراق مماتەڵەی پێەکە تا ئەو ئاستەی کە خەریب و نەفەسی سیاسی لە هەرێمی کوردستانە تووشی جۆرێک لە شکستی گەورە ببێ ئەمجارە فەڕەنسیەکان و یێنیش ئیسراریان کردووە کە پێویستە ڕێکەون ئەم ڕێکەوتنە پێویستە ڕێکەوتنێک بێ دانوستانەکەی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا وەک مۆدێلی دانوستانەکەی عێراق و ئەمریکا نەبێت کە ئەمریکاش لەسەر عێراقا فەرزەکە مەفروزە ئێستا لەم کاتەیە هەرێمی کوردستان مادەم UN هاتوۆتە سەرخەت مادەم فەڕەنسیەکان هاتوونەتە سەرخەت مادەم قسە لەسەر ئەوەیە کە تەسریحەکەی جۆ بایدنیان بیر ئەخەنەوە ئەڵێن ئەگەر عێراق بەم شێوەیە بێ ئێمە تەقسیمێکی لە چوارچێوەی سیستمێکی کۆنفیدراڵیا تەقسیمی هەرێمایەتیەکەن و سونەش پارچەیەکە بە عێراق لەما ترسێ
عێراق مادەم لە ماترسێ هەرێمی کوردستان پێویستە متەطەلباتی خۆی هەبێ متەطەلبات بۆ ئەوەی کە دەستور ببژێتەوە لە بیرمان نەچێ ئەوە هەرێمی کوردستان نییە کە تەجاوزی دەستورەکە ئەوە حکومەتی عێراقی خۆیەتی تەجاوزی دەستورەکە هێزی سەربازی ڕئیسی ئەرکان کە دانرێ ئەبێ پەرلەمان موافقەتکە هەرچی پۆستە حساسەکانی سوپای عێراقی هەیە پۆستە حساسەکان پۆستی باڵای حساسەیە ئەبێ لەلایەن پەرلەمانەوە موافقەتی بۆ بکرێ بەڵام ئەمان تاکو ئێستا نە سوپای ئەرکانیان نە ئامری فرقیان نەچی ئەوانەی کە پێویستی بەوە هەیە لەلایەن پەرلەمانەوە نەبووە بە مخالفە وەزارەتی دیفاع دایناوە یا ڕئیس وزەرا لە ڕابردووە دایناوە ئەمە لەلایەک تریشەوە نەفەسی کوردیان نەهێشت ئەمە وەکو نمونای هێنوە نەفەسی کوردیان نەهێشت لە ناو هیچ شوێنێکی سوپای سەربازی عێراقیە هەمویان دەرکرد یعنی مەسەلەن ئامر فرقەمان هەبوو دەریان کردووە چوزانم جێگری سوپای ئەرکانمان هەبووە دەریان کردووە فترەیەک سوپای ئەرکانمان بەدەستەوە بۆ دەریان کردووە ئەمانە هەمووی تەجاوزات و مخالفاتی گەورن لە ڕووی عسکەریەوە بڕێنداوەکان مخالفە گەورە لە ڕووی ئەمنیشەوە مشکیلیان هەیە تەنانەت نەفەسی سەحافەی حڕیش نییە ئەو کاریسەیە کە بینیمان هیشام الهاشمی کابرایەکی ئەکادمیستی خوێنەوە لە مەجای ئەمنیە وەختی خۆی کە ڕەفیقی ئەبوو مهندیس بوو خۆی بە ئەسڵ سونەیە بەڵام تەعەسوبی مەزهەبی نییە لە سەردەمی مکافحەی لە سەردەمی قەڵاچۆکردنی داعشا زۆر ڕەفیقی ئەبوو مەهدی مهندیس بوو و نزیک بوو لێوەیە و دیراساتی تەقدیمە کردوە بەرچای ڕوو نەکردەوە بەڵام کە داعش نەما تەحجیم بوو بۆ ئاستێکی کەم دابەزی ئەوە بوو کە تەظاهورەی جەماعی دروست بوو خەڵک شارعی بەغا ئیسارەی مافەکانی خۆیانیان کرد هیشام الهاشمی چوە جەبهەی خەڵکەوە هەر خۆیان کە ئەو حەژی شعبیەی کە جەماعەتی حەژی شعبی کوشتیان تیرۆریان کرد بە ناشرینترین شێوە تیرۆریان کرد یعنی نە نووزەی ئەکادمی دەور و تەئسیری هەیە تیرۆری ئەەکەن نە نووزەی ئەعلامی تەئسیری هەیە یەکسەر تیرۆریەکەن مەبەستەکەمەوەیە عێراقێکی کۆڵەوارە ئێستا هەرێمی کوردستان لەم کاتەیە ئەتوانێت جەبهەی خۆی قایمکە کێشەی میزانیەی چارەسەرگا نەگووامان لێبێ مەسەلەن گەنج هەیە متعاتفە بۆ نمونە بەڕەحمەوە تەماشای مەسەلاکاکە عمقی سیاسی نییە خەریکە هەرێمەکاکە بە قوربانی مبادرەی معاشۆ مستەفا کازمی نەجمە لە ناو سوۆسیال میدیای کوردی شابڕاستی بۆ بە کەسێک کە شۆەکانی کە من بە شۆوی دەبینم شۆوی جوانەکە و خەڵکی ڕاکی شاوە بەلای خۆ باشە دوا پرسیارەوەیە ینی کورد لە هەموو ئەم هاوکێشانەیە دەبێ بیرکردنەوەی هەبێ دەبێ استراتیژ و بەرنامەی هەبێ دەبێ هەنگاوی سیاسی و کارتی دیبلۆماسی بەدەستەوە بێ بێگومان وایە لەکوێی ئەمەین کورد چۆن ئەماکە وەک کارتی دیبلۆماسی من تقریبا قسە و باسەکانی پێشووترم هەڵەیەجنێنمەوە بۆ ئەوەی کە ئیشارەت بەوە بە کارتە دیبلۆماسیەکە لەسەر مستەوای دیبلۆماسی من تەسەورەکەم ئەو زەختەی ئەمریکا بۆ عێراق ئەو زەختەی فەڕەنسا بۆ عێراق ئەو زەختەی UN بۆ عێراق فرسەتێکی زەهەبیە لە بەردەستی ئێمەیە وەکوەوەی کە عێراق ئێستا مەسەلەن لە ڕووی سیستمی حکومڕانیەوە وێران بووە ئێمە توانین وەکو حکوومەتی هەرێم ببین بە ڕقەمێک لە ناو معادلە نێودەوڵەتێکەیە وەکو ئەوەی کە ئایا ئێمە چۆن ئیستیسماری ئەم مفاوەزەیە بکەین کە هاتۆتە پێشەوە خەریکە سەرەگرێ دووشت گرانتی بکەین زۆر مهمە ئەمیش بە وەحداکرێ بە وەحدەی وەتانیەکرێت کە هەمیشە ئێڵینەوە بێ زیل نێوان لایەنە سیاسەکان نەکرێت یعنی بەوە ناکرێت کە تۆ چکە لەبەرەوەی لە بەردەمی فرسەتێکین چانسێکی هێستانەوەمان هەیە دوو محاولە بکەین کە ئێمە میزانی خۆمان لە دەستورە تەسبیت بکەین ینی هەموو ساڵە نەکەین ناوە مامایەوە کە خەڵک تووشی مەشاکلی دارایی ببێ و هەموو ئەو ئەزەماتە داراییانەی کە هەیە دەرهاویشتەکەی بریتە لە چی ئیفرازاتەکەی بریتە لەوەی کەوا خەڵک لە سۆشیال میدیاوە ڕیکلام بۆ مستەفا کازمیەکە و ئیدارەی سیاسی ئەم منتیقەیەش کەوتۆتە ناو ئەزمەیەکی قوڵە وەرە ئەمە حەلکە وەرن جەبهەیەکی قایم و پتە و دروستکەن حلیکەن سێ منتیقەی ناکۆچی لەسەر چونکە منتیقەی ناکۆچی لەسەر ئێستا دووچاری ئاسیمیڵەیشن بووە دووچاری توانەوە بووە یعنی عەرەب
نشینەکان ئەهێنن ئەیان کەن بە عەرەب نشین لەو منتیقەیە و هێزی پێشمەرگە دەور و تەسیری نەماوە بەردەوام حەشدی شعبیە ڕاتەوە منتیقەیە چوزانم سەر نێشێنم مماتەڵەیان بە چەندین مادەکرد لە 52 بوو بە 140 هەتا دوایی ئەوە نزیکەی 7 ساڵە ئەم مادەیە هەر ئەوە بە معەلەقی ماوەتەوە. جەبهەی کوردی لە ناو مفاوەزاتەکان ئەبێ وەکو وەرەقەی سیاسی بەکاری بێنێ، چونکە ئەبێ ئەو ڕاستیە بزانێت جەبهەی کوردی لە زۆعفی خۆیەوەیەتی دەوڵەتی عێراقی بە بەهێزە زانێ، ئەژینا حکومەتی عێراقی بەهێز نییە. پاشان ئێمە فڕەسمان لە بەردەستە ڕێیس جمهور کووردە کە کوردێکی دڵسۆز و تێکۆشەرە و بەپەرۆشە بۆ قەزەی وەتەنی وانە، وەزیری خارجیە کووردە و دەور و تەسیری هەیە هەندێک شت هەیە بەبێ پۆستی وەزیری خارجی ناڕوە. ئەمانە هەمووی جێوێکی وا ئەخڵقێنێ کە ئێمە بتوانین ئیستثماریکەین و حرەکەی کوردی و هەرێمی کوردستان بەرەو پێشبەرین، بەینەما چاوەڕوانی ئەوە بکەین کە ئێمە هەر عەزێت بیرێن تورکیا لێمە. ئێستاەوە تورکیا هاتۆتە پێشەوە، ئێرانە 20 کیلۆمەتر ئەوە چەند ساڵێکە هاتۆتە ناو شاخەکانی قەندیل و منتیقی ناوزەنگەوانی هەمووی بڕیوە هاتۆتە ناوە. کەس نییە، ینی خەڵکە کوژرێ، قوربان گەریلا نەکوژرێ، خەڵکە کوژرێ، خەڵک نەکوژرێ، ماڵە ڕوخێنرێ، ماڵ نەڕوخێنرێ، سەروەت و سامانتیا چێ. لە بیرمان نەچی ئێمە وەکو دەوڵەتی ژنین وەکو دەوڵەتێک بچین لە محکەمەی لاهای شکاتین بڵێ ئەمانە مجریمی حربن، ئەردۆغان مجریمی حربە، ئەوەنەی لێ کوشتوم بەبێ ئەوەی چۆلەکەیەکم لێ کوشت بێ. ناتوانین. و ئەگەر بە پشتی عێراقیش بیکەین، عێراقیش خۆی عوزوی محکەمەی لاهای نییە، ئەم مافەی نییە. کەواتە ئێمە تەنها فاکتەرێک لە بەردەستمانایە ئیستیغلالی سیاسەتە نێودەوڵەتێکە بکەین، ئیستثماری سیاسەتە نێودەوڵەتێکە بکەین، ئەویش بە یەکڕیزی نیشتیمانی لەناو لایەنە سیاسەکان. من سپاس دەکەم بەڕێز دانابادین چاودێری سیاسی لە تەوری دۆم لەگەڵ مابووی. سپاس بۆ بەشداریکردن. منیش زۆر سپاس. سپاس بۆ ئەوش کە بینەر بوون. هەر شاد بن و خواتان لەگەڵ.